هەژماری پاداش بۆ دادپەروەری کە بەرنامەیەکی سەر بە وەزارەتی دەرەوەی ئەمریکایە ڕۆژی دووشەمە ڕایگەیان هەر کەسێک زانیاری لەسەر حەیدەر ئیبراهیم ئەلغەڕاوی هەیە پێشکەشی وەزارەتی دەرەوەی ئەمریکای بکات و بۆ ئەمەش پاداش دەکرێت. ئەلغەڕاوی بە فەرماندە و سکرتێری گشتی تاقمی ئەنسارۆڵڵا ئەلئۆفیا ناو دەبرێت کە گروپێکی سەر بە ئێرانە و نزیکە لە هێزی قودسی سوپای پاسدارانی ئێران. بە گوێرەی ڕاگەندراوەکەی بەشی پاداش بۆ دادپەروەری وەزارەتی دەرەوەی ئەمریکا، ئەلغەڕاوی هێرشی کردووەتە سەر دامەزراوە و بنکە دیپلۆماسیەکانی ئەمریکا لە عێراق و ئۆردون و سووریا و سەرباز ئەمریکیەکانی کوشتووە. سەرچاوەکان باس لەوە دەکەن ئەم گروپە لە موقتەدا سەدر جیا بووەتەوە و یەکێکە لەو هێزە دیارانەی کە لەلایەن هێزی قودسی سوپای پاسدارانی ئێرانەوە لە عێراق پاڵپشتی دەکرێت و لە مێژە لەسەر سنووری سووریا جێگیر کراون و بە شێوەیەکی چالاکانەش بەشداریان لە کوشتنی خۆپیشاندەرانی عێراق کردووە بۆ سەلماندنی دڵسۆزی و وەفاداری خۆیان بۆ ئێران. کۆل توماس ئاڵەن تۆمەتبارەکەی تەقەکردن لە ئێوارەخوانی ساڵانەی پەیامنێرانی کۆشکی سپی لە واشنگتۆن دیسی بڕیارە ئەمڕۆ دووشەمە 27 مانگی چوار ببرێتە بەردەم دادگا و ڕوبەڕووی ئەو تاوانە ببێتەوە کە ئەمڕۆ بە فەرمی دەخرێنە پاڵی. تا ئیستا بە فەرمی تۆمەتەکانی سەر ئالەن ڕانەگەندراون، بەڵام جنین پیرۆ دۆزەرێکی باڵای واشنگتۆن بە ڕۆیتەرزی ڕاگەیاندووە ناوبراو بە هێرشکردنە سەر پۆلیسێک و بەکارهێنانی چەک لە کاتی تاوانێکی توندوتیژدا تۆمەتبار دەکرێت. تاد بڵەنج وەزیری دادی ئەمریکاش پێشتر لە لێدوانێکدا بۆ میدیاکان ڕایگەیاندبوو هێشتا لێکۆڵینەوەکان بۆ ئەوەی چ تۆمەتێک بخرێتە پاڵ ئالەن بەردەوامن، بەڵام لە ئیستادا بە دوو تۆمەتی بەکارهێنانی چەک و هێرشکردنە سەر پۆلیسێک تۆمەتبارە وتیشی، بەڵام پێدەچێت بە پشبەستن بەو زانیاریانەی کە بەدەستمان دەگا تۆمەتی زۆرتر ڕوبەڕووی ناوبراو ببێتەوە. چاوەڕوان دەکرێت دانیشتنەکە ڕۆژی دووشەمە لە دادگایەکی کورتە بەڕێوە بچێ. لەو دانیشتنەدا دادوەرێک ئاڵەن لەسەر مافە یاسایەکانی خۆی ئاگادار دەکاتەوە و پاشان چاوەڕوان دەکرێت داواکاری گشتی بەپێی ئەو بەڵگانەی کە پێشکەشی دادگای ئەکەن داوای دەست بەسەرکردنی ئاڵەن بکەن بۆ ئەوەی بتوانن بەردەوام بن لە لێکۆڵینەوەکانیان. هێزی بەرگری ئیسرائیل ڕای دەگەێنێت شەپۆلێکی نوێی هێرشی ئەنجام داوە بۆ سەرپێکەکانی حەزبوڵڵا لە دۆڵی بیقا و چەند ناوچەیەکی تری باشووری لوبنان. ئەمە یەکەم هێرشی هێزەکانی ئیسرائیلە بۆ سەر ئەو دۆڵە لە ماوەی نزیک 3 هەفتەی ڕابردوودا. سوپای ئیسرائیل و حەزبوڵڵا یەکتر بە پێشێلکردنی ئاگربەست تۆمەتبار دەکەن لە کاتێکدا گرژیەکانی سەر سنوور بەردەوامن. دوێنێ یەکشەمە لە ئەنجامی هێرشێکی درەونی حەزبوڵڵا لە باشووری لوبنان سەربازێکی ئیسرائیل گیانی لەدەستا و 6 تریش بریندار بوون. دوای هێرشەکە سەرۆک وەزیرانی ئیسرائیل نەتەنیاهۆ داوای لە سوپای وڵاتەکەی کرد بە توندی هێرش بکەنە سەر ئامانجەکانی حەزبوڵڵا لە لوبنان. وەزارەتی تەندروستی لوبنانیش ڕۆژی یەکشەمە ڕایگەیان لە ئەنجامی زەنجیرەیەک هێرشی ئیسرائیل لە باشووری لوبنان 14 کەس کوژراون. ئاگربەستی نێوان ئیسرائیل و لوبنان ڕۆژی 17 مانگی چوار کەوتە بواری جێبەجێکردنەوە و پێنجشەمەی ڕابردووش سەرۆک دۆناڵد ترامپ ڕایگەیان بۆ ماوەی 3 هەفتە درێژکراوەتەوە.